بێگومان لا تەوەری یەکەمدا هەروەها لە مێکدوو راپۆرتەدا کە لە پێشتردا ڕووی باسمان لە گرنگترین ڕوودا و گۆڕانکاریە جیهانیەکان و هەروەها ڕۆژهەڵاتی ناوەڕاست و عێراقیش بە تایبەتی کرد بێگومان بابەتی وەرزشیش یاخود باڵین لایانی وەرزشیش بە دوور نییە لەم گۆڕانکاری و هەروەها ڕووداوانە لەم تەورەدا باز نێویاندا مۆندیالی قەتەر بوو کە بۆ یەکەمین جار بوو لە مێژوو لە وەرزی زستان مۆندیال بەڕێوە بچێت و هەروەها لە وڵاتێکی عەرەبی بەڕێوە بچێت جارێکی دیکە ئەرژەنتین کاسەکەی بەدەست بێنێت و هەم مێسیش با خەونەکەی بکات و باز لە لێکەوتەکانی ڕکابەتی مۆندیالی قەتەرەکەین لەگەڵەوەشدا باز لە بەگشتی لە گۆڕانکاری و هەروەها ڕووداوە ناوخۆیەکانی وەرزشی دەکەین لە هەرێمی کوردستاندا ئێمە گفتوگوێن بابەتاناکەین لەگەڵ من ناتوانم نایان بنێم میوان لەگەڵ سوارەکەریم سەرپەرشتیاری دیسکی وەرزشی کورسانی و هەروەها من دەمێت سەرتا بەخێرهاتنێ بکەم کاک سوارە بەخێر هاتی زۆر سپاس بۆ بەرنامەکە بەخێر هاتیتوانم بڵێم هەروەها داروان حاجی حەمید پەیامنەری وەرزشی ئەوروپای کورسانی و کاک داروان تۆش بەخێراتی زۆر سپاس سپاس بۆ ئامادەبوونتان کاک سوارە مێ سەرتا تۆ دەست پێ بکەم ئەمێت باسی گرنگترین یاخود باڵین سەرنجی جەنابەت لەسەر گرنگترین یاخود دیارترین ڕوودا و گۆڕانکاری وەرزشیەکان بۆ ساڵی 2022 ڕووداوەکان چی بوون هەروەها سەرنجی جەنابتان بزانم لە ڕۆ سپاس بۆ بەڕێز بەخێرهاتنی برای بەڕێزم کاکە داروانەکەم کە لەم بەخێرهاتن لە ئەوروپا بووە گەڕاوەتە وێرە ماوە بە هیوایەوەی کاتێکی خۆشتر بەسەر بێت دەزانین کە کایی وەرزش هێندە پێشکەوتووە ئێستا لە جیهاندا کە گەل لە ماوەکانی پێشووتردا با بڵێن بازرگانی چەک و کۆمپیوتەر و خشل و زێڕوانە و بێ ئێستا وەرزش بووەتە ئەو کایی کە دەتوانم بڵێم ئەو کایانەی تێپەڕاندووە هێندە پێشکەوتووە هێندە ڕکابەرەکە توندا تەنانەت وڵاتەکان ڕکابەری سیاسی زۆر توندی لەسەر دەکەن ئێمە گەر نمونەیەکی بەسیط بێنەوە دواتر ئێمە باسی بە کورتیەک دواتر باسی ڕووداوەرشەکانی ناوخۆ دەکەین ئەگەر بیرمان بێت کاتێک کە مۆندیلی 2018 خرایە ڕوسیا دواتر 22 خرایە قەتەر یعنی ئەو کاتێک کە دۆنالد ترامپ سەرۆکی ئەمریکا بوو هێندە بە توندی هاتە ناو ڕکابەری بۆ مۆندیلی 2026 وتی هەچ کەسێک بێت ڕکابەری ئەمریکا بکات بۆ میوانداریکردنی مۆندیالی داهاتوو ئەوە ڕاگەاندنی جەنگە بەرامبەر بە ئەمریکا واتە لێرەدا ئەمەندە بۆ خۆی بەسە کە تەنها ئەم وتە دەتوانیت لەسەر ئەم بابەتە لەسەر وەرزش کتێبێکی گەورە بنووسیت کە وەرزش گرنگەکەی لە چه ئاستێکدایە لەسەر بابەتە با بڵێن ڕووداوەرشەکانی ناوخۆ من زیاتر دەمێت تیشکی بخەمە سەر لێرەدا لە شاری سلێمانی دەتوانم بڵێم کە ئەمە وتەی با بڵێن بەرپرسانی وەرزشی عێراق لە ساڵی 2022دا سەرڕای ئەو ئابوڵقە زۆرەی کە خراپبووە سەر شاری سلێمانی لە هەندوو ڕۆەوە بەڵام شاری سلێمانی وەکو پایتەختی بەڕێوەچوونی شارەکەەکانی وەرزشی عێراقی بڵێن لێ هاتبوو و چەندین ئەستێرەمان لەم شارەدا لە یاری زۆرەکاندا دەرکەوتن و خراببوونە خزمەتی وەرزشی عێراق و با بڵێن پەڵاوتە جیهانەکانەوە ئەگەر نمونێک بینینەوە کاتێکە وڵاتی عێراق لە یاری فوتساڵی کچانە دەبێتە پەڵاوانی ڕۆژ ئاوای ئاسیا بۆ یەکەم جار لە مێژوویدا 5 کچی ئەم شارە دەچن سەرکردایەتی عێراق دەکەن بە دەستێنانی ئەو نازناوەدا و هەروەها خۆشبەختانە یانێک لە شاری سلێمانیدا نوێنەرایەتی عێراق با بڵێن نوێنەرایەتی ئەم شارە دەکات لە یاریەکانی خولی نایەبی عێراقدا و لە هەروە یاریەکانی گۆڕەپان و مەیدان و یاری با بڵێن تۆپی سەرمێز و چەند یاریەکی تردا بواریان بۆ ڕکابەرەکانی نێشتۆ لەسەر ئاسی عێراقدا و ئەنجامی گەورە بەدەستێنراوە بێزگە لە یاری با بڵێن فنون قیتالەکان یاری هونەری زەنگیەکانیش ئەمانە توانم بڵێم شاری سلێمانی لە ئێستادا پێشەنگی هەیە لەسەر ئاسی عێراق بەڵام ئەمانە کافی نییە بۆی کە ئێمە لێرەدا بۆسین بەڵکو پێویستمان بەکاری گەورەتر پێویستمان بە یاریگای نێودوڵەتی هەیە پێویستمان بەوە هەیە هۆڵەکانمە باشتر نوێژە بکەینەوە و خزمەتی زیاتری وەشوانەی خۆمان بکەین ئێمە با بڵێن ئەوەی کە وەکو ڕاگەیاندن هەیە وەکو خۆمان خزمەتە بەردەستی بەرپرسانی هەم حزبی هەم حکومی ئاگادار کراونەوە و پلانیشی لە سای 2023 دا ئەوانەی کە هەندێک هەیە بە تەواوکردنی هەندێک هۆڵی نێودوڵەتی هەیە و هەروە ئێستا نوێژەنکردن و یاریگای نێودوڵەتی سلێمانی هەیە ئەم کارانە بکرێت بە دڵنیاییەوە وەرزشی سلێمانی دەچێتە قۆناغێکی پێشکەوتووترەوە باشە ئەگەر بێت و باسی ڕوودا و گۆڕانکاریە جیهانی وەرزشیەکان بکەین بە کورتی باسێکی ئەوەش بکەین ڕووداوەرشەکان بە دڵنیاییەوە ئێمە لە هەواڵەکانی سادا پانۆرامایەکی تایبەتمان دەبێت لەسەر بابەتەوەی کە هەرچەندە وەرزش خۆی هەموو ساتێک و هەموو یارێکی خۆی ڕووداوە بەڵام ئێمە هاتوین تۆپی ئەم بابەتانەمان هەڵبژاردووە لە هەواڵەکان دەگری بدەین بەڵام لە کۆتاییەکانی 2022 دا بەڕاستی چەند کە دوو هەواڵ با بڵین بۆ جیهانی وەرزشی ڕوویدا کە شۆک هێنەر بوو یەکیان خەمباری بوو ئەوەی تریشان مەتوانم بڵم شۆک هێنەر بوو بۆ شەقامی وەرزشی لە جیهاندا یەکیان ماڵئاوایکردنی ئەفسانەیەکی تۆپی جیهانی بوو کە پێلەی بەرازیلی بوو کە بیرمان نەچێت هەر ئەگەر کاتێک باسی مێژووی تۆ پێ بکەین دەبێت دوو کەس هەمیشە لەسەری سەرەوەی تۆ پێ بن کە ئەوانیش مارەدۆنا و پێلێن مارەدۆنا 2020 دا کۆچی دوای کرد ئەوە پێلێش کاتێک کە مارەدۆنا کۆچی کرد پیلی وتی هیوادارم لە باهەش جەکتر بینی و لێ دوو گۆڵی بکەینەوە ئەمە وتەیەکی پیلی بوو کە دەتوانم لە شەوی پێم وایە بێ سێ مۆندیال بەڵێ ناتوانین کە ئەم هەندی یاریزان هەیە با بڵێن
لە مڵکی وڵاتەکەی نیشتمانەکە چوە دەرەوە بۆتە مڵکێکی جیهانی پێلی و ماردۆنا لەو کەسانن و هەروەها دوێنێ شەوژمە کاتێک چاوەڕوانی ئەومان دەکرد کە کریستیانو ڕۆناڵدۆ لە گۆڕەپانی ڕکابەری توندی ئەوروپادا درێژە بە کاروانە وەرشەکەی بدا بە سنان نیازنا و ئەنجامی باشتر بەڵام بە شێوەیەکی چاوەڕوان نەکرا و ڕووی کردە خولی سعودی کە ئەمە بەڕاستی شقامی وەرشی لە جەندە کردووە بە دوو بەشەوە هەندێک دەڵێن کە ئەمە شکستێکی گەورەیە بۆ ئەمە سەرە گەورە بەڵام لە هەمان کاتدا لەوانەیە تۆ پێش بۆ بەشێکی زۆری وە دەستکەوتی مادێکی زۆرەکەویش لەوە دەتوانم بڵم لە مادەکەدا گرەوی خۆی بردوێتەوە. باشە من دواتر دەگەڕێم وڵای تۆ کاک سوارە کاک داروان دووبارە بەخێر هاتی زۆر سپاس بەخێر هاتی تو بۆ کوردستان زۆر سپاس کاک داروان وەک تاکە پەیامنێری کورد یاخود با بڵێن پەیامنێری میدیایی وەرزشی لە ئەوروپادا چۆن ئەو ڕێگە پێدانانە وەردەگرن کامە ڕەنگە پرسیار بە لە لای زۆربەی ئەوانی کە وەرزش دۆستن یاخود لە لای زۆربەی هاوڵاتیان چۆن ئەو ڕێگە پێدانانە وەردەگرن کە دەچنە ناو یاریگاکان و یاخود چۆن دەتوانن بە چ ڕێگەیەک چاوپێکەوتن لەگەڵ کەسایەتیە وەرزشی ناودارەکانەکەن. بەڵێ سپاس بۆ ئەم دیدارە بە دڵنیایەوە لە ئەوروپا هەموو بەشەکان کراوە بە پیشە میدیا بەدەر نییە لەو پیشەیە بێ بە ئەکادیمی چەند ساڵێک بۆی بخوێنی لە زانکۆ و میدیای وەرزشیش بە هەمان شێوە ئەنی ئەو کەسەی کە ئەبێتە میدیاکاری وەرزشی لە ئەوروپا ئەبێت لە زانکۆ بڕوانەمە بەدەستبێنێ بڕوانەمەی بەکالۆریۆز دواتر ماستەر و ئەو ڕێکارانە بگرێتە بەر من لە 2013 بۆ چواردە لە زانکۆی دیۆن توانیم بڕوانەمەی بەکالۆریۆز بەدەستبێنم لە بواری میدیای وەرزشی و 2014 بۆ 15 بڕوانەمەی ماستەر مێنا لە هەمان بوار. دوای ئەوە دەرفەتی ئەوم بۆ ڕەخسا هەر لە ڕێگەی زانکۆکەوە کە هاوکارم بن لەوەی کە کارتێکی وەرزشی نێودەوڵەتی بەدەست بێنم بە هاوکاری ڕۆژنامەنووسانی وەرزشی نێودەوڵەتی کە ئەو کارتە کاتێک وەردەگریت دەتوانی هەنێک دەرگاو بۆ بکاتەوە بۆ ئەوەی بتوانین ببیتە ئەندام لە یەکێتی وەرزشیەکان ببێنە وەکو یەکی تۆپی وەرزشی جیهان و یەکی تۆپی ئەوروپا و هەر بە بڕوانامەکەی خۆشت لەو وڵاتی کە بڕوانامەی میدیای بەدەستهێناوە ئۆڕێدی یەکسەر ئەبیتە ئەندامی لقی وەرزشی من لە فەڕەنسا بڵین پەیامنێری وەرزشی نێودەوڵەتی جەنابەت بەڵێ بە شێوازە ئەکادیمیەکەی بڵێ لە فەڕەنسا بەبێ بڕوانامە کارتە وەرزشی نێودەوڵەتیەکە لەبەروی دوو بڕوانامەی میدیای وەرزشی دەیە تەواو ڕێگە پێدراوی بۆ ناو تەواوی چالاکی وەرزشیەکانی ناو فەڕەنسا جارێ ناو فەڕەنسا بەدەر لە کارتە ڕۆژنامەنووسە وەرزشیەکە لەقە وەرزشیەکان بە وێنەی لالیگا کە خولی ئیسپانیە و بۆندزلیگا خولی ئەڵمانی و سێرا ئەی و ئەوانە لەگەڵ هەندێک کارت و لەگەڵ بڕوانامەکانیش بە هەردووکی مامەڵاکەن ئەوانەی کە لە بوار ئەکادیمیەکە خوێندویانە هەر لەقە و هینی تایبەتمەندیەکی خۆی هەیە سەرەتا من لە فەڕەنساوە دەستمان پێ کرد متمانی زیاترمان بەدەستێنە ئەو باجانەی کە وەری ئەگریتەوە هەفتانە دوایی بەکاریانێنی کاتێک داواکاری پێشکەشەکەی بۆ چوونە ناو یاریگاکان هەمان باج ئەنێریتەوە ئەڵی من مانگی ڕابردوو ئەم ئیشانەم کردووە و بڕوا پێکرا ئەم ئیشانە کە مانگی ڕابردوو کردوتە ئەینێریتەوە بۆ خولێکی کە ئەو خولەش کە ئەزانەیە ئیشت کردووە وەکو مستەمسەکێک بەڵێ وەکو بەڵگەیەک باجی کە دەیاتی ئەمە وای کردووە کە ئێمە بڕوا پێکراو بین لە ناو یاریگاکانی ئەوروپا ڕووماڵکردنی مەیدانی زۆر قورسە بە تایبەتی لە ناو یاریگاکانی ئەوروپا ئەوەن ئاسان نییە کە بینەر سێریەکە بۆ نمونە جاری وایە 15 خولەکت هەیە بۆ ڕایەنان کۆنفرانس هەموو ئەو شانە بێت لە خلال 15 دقیقە بکرێ لە 15 دقیقە زیاتر ڕێگە پێدراو نییە بۆ هەر ڕۆژنامەنووسێک یاخود بەگشتی بۆ میدیاکارانی کە هەر ڕۆژنامەنووسێک ڕایەنانەکانیان هەیە ئەڵێ 15 دقیقە ئۆپنە کراوەیە بۆ ڕۆژنامەنووسان هەر ڕۆژنامەنووسی هەر میدیا هەر دەستگایەکی جیهانی بی جا لە ئینسپۆرتەوە بیگرێت تاسکە ئەکسپۆرت و تا ئەو میدیا گەورانە لە ماوەی 15 خولەکە بێت ئەو ئیشانەی خۆ بکەیت ئەمە لەلایەک لەلایەکەوە ئێمە خۆشبەختانە لە 2015 دەستمان پێ کرد تاکو ئەمڕۆ وەکو دەستگای میدیایی کورسات لەناو ئەوروپا تاکە میدیاین کە هاوشانی بیئینسپۆرت نوێنەرایەتی وڵاتانی عەرەب هەر 22 وڵاتەکەی و عێراق و هەرێمی کوردستانەکەی لەناو یاریگاکان کە ڕێگە پێدراوین بۆ چامپیۆنز لیگ بۆ هەموو خولەکان بەشایەتی بینەر کورسات نیوز توانیوێتی ڕێچکەشکێن بێ و کاری ینی ئەوەی کە لە قودرەتی ئێمە بوو بێ بەزیاوە کردومانەوە و لە مۆندیالەش دواتر بە دڵنیایەوە لەوچە پرسیارت هەبێت لەسەر مۆندیال تاکە دەستگا بووین کە دوو ڕاهێنەرمان ڕاهێنەرێکی ئیسپانی و ڕاهێنەرێکی بەرازیلیمان هێناوەتە ئێرە بۆ یەکەم جار شیکردنەوە لەسەر یاریەکان بکەن بە شێوازێکی
بابەتی و بە شێوازێکی زانستیان باشە ئەگەر بین باسی مۆندیال بکەین پێم وابێ وەکو تاکە میدیای کوردی بوو کە توانیتان لە ناو یاریگادا لە مۆندیال بتوانن ڕووماڵی وەرزش بکە ئەمە چۆن توانیتانم ڕێگە پێدانە وەربگرین یاخۆت ئەم دەرفەتە چۆن ڕەخسا هەروەکو پێشتر باست کرد بەهۆی ئەو ئەکادیمی کە جەنابەت کەسێکی ئەکادیمی لە بواری وەرزشی و ڕۆژنامەنووسێکی نێودەوڵەتیت یاخۆت بەپێ ئەو ئەزمونەی کە هەتەوە بەڵگانەی کە تەقدیمت کردبوو لە فیفا بۆ جامی جیهانی چەند تایپێکە کە ڕۆژنامەنووس ئەتوانێت ڕووماڵ بکە ئەو فەقرەی کە پەیوەندی بە تیڤیەوە هەیە پەیوەندی بە خیبرەی ڕۆژنامەنووسەکە هەیە لە پرۆفایلی ناو ئەکاونتی یەکەی تۆپی جیهان فیفا من لە ساڵی 2015 بەشداری شتێکە بۆ ئەو کاتە پیانوت باڵندۆری فیفا لە شاری زیۆرخی وڵاتی سویسرەکە لە هۆڵی کۆنگرێس هاوس لەوێ بەردەوام 2 ساڵ 3 ساڵ بەسەرێکەوە بەشداری ئەو چالاکیانەمان کردووە 2007 بە هەمان شێوە بەشداری قاڕادووە 2010 بەڕسمی تاکە ڕۆژنامەنووسی هەموو هەرێمی کوردستان و لەگەڵ 1-2 ڕۆژنامەنووسی عێراقی کە لە بەغان کە تایپی وێنەگرتنیان هەبوو لە هین بووین لە رووسیا بووین لە مۆندیالی رووسیای 2010 2009 بەردەوام بەشداری چالاکیەکانی فیفامان کردووە زایدن ئەو چەند ساڵی کە چالاکیمان هەبووە هەموویمان نردووە بۆ فیفا 6 مانگ پێشتر بۆ مۆندیال خۆشبەختانە ئێمە تاکە میدیا بووین وەکو تایپی تیڤ وەکو ڕایتەر وەکو با بڵین ڕۆژنامەنووسی نووسەر کەسێکی کەشی لێ بوو خۆشبەختانە وەکو کورد و فۆتۆگرافەرێکیشی لێ بوو هەر وەکو کورد بەس تایپی تیڤ ئەوەی کە بۆی هەبووە ستان دابنێت لە ناو یاریگا و ژمارە 3 و 5 وەزایدەن باجێکی کەی هەبێ 15 بۆ ڕاهێنان و کۆنفرانسەکان بەجیا و یاریەکان بەجیا خۆشبەختانە 34 باجی میدیاییمان پێدراوە بۆ مۆندیالی 2020 قەتەر و تاکە میدیا بووین لە هەموو عێراق کە ستانمان هەبووە لە ناو یاریگا کە بۆی ڕاستەخۆکەین لە یاری کۆتایی ستانێکی شوێنێکی بچووکمان بۆ دیاری کرابوو لە ناو یاریگا لە یاری کۆتایی بە سعاتێ پێشتر خۆشبەختانە ئێمە لە گەشتی هەواڵەوەرشەکان ڕاستەخۆمان هەبووە ڕاستەخۆکانمان گواستێتەوە و بەمان شێوە لە ئەو بەشانی کە بۆ میدیا دیاریکرابوو ئێمە لەوێ ئامادەیمان تیا بۆ ئەوەی کە میدیا کردوێتی بۆ دەستگاکانی خۆیان لە وڵاتانی عەرەبی و جیهانی دەستگای میدیای کوردستان بۆ بینەرەکانی هەم هەرێمی کوردستان هەم عێراق و هەم جیهان گواستێتەوە کاک داڕان دواتر دەگەڕێمەوە لای تۆ کاک سوارە دەمەوێت باسی پلانەکانی ئەو پلان و بەرنامانەی کە بۆ ساڵی 2000 خۆ باڵێن پلان و پرۆژەی کە بۆ ساڵی 2022 بەشی وەرزشی کورسات نیوز داینا بوو توانیتان لە ساڵی 2022 دا کامڕۆکۆ تا ڕۆژێتی تەواوی ئەو پرۆگرام و ئەو پلان و پرۆژانە بە شێوەیەکی تەواوەتی جێبەجێ بکەن بەبێکەم و کورتی یعنی فریای ئەوە کەوتن دەرفەتی ئەوەتان بۆ ڕەخسا خۆشبەختانە ئێمە بەوەی کە توانم بڵم هەمیشە ڕێزمان لە یاساکانی ڕۆژنامەگەری گرتووە و پەیوەندێکی قوڵی باڵێن جیهانیشمان هەیە بێزگە لە پەیوەندێک لە ناوخۆی عێراق و لە کوردستان و لە جیهانیشدا کە دەتوانم بڵێم کە بە ڕێنمایی برای بەڕێزم کاکە داروان ئێمە لە ماوەکانی ڕابردوودا بە بیری بینەرانی کورسانی بخەینەوە کە بەشداری کۆنگرەی ڕۆژنامەنووسانی وەرزشی جیهانیمان کە تەنها میدیا بووین لە ئیتالیا کە کۆنگرەی ئایپەس بەڕێوەچوو خۆشبەختانە لەوانەیە نوێنەری عێراق ڤیزەی پێ نەدرابێت لەوێ ئامادە بوو بێت ئایا بە هۆهەل شۆکارێک بوو بێت ناچینە ئەو بابەتەوە بەڵام خۆشبەختانە کورسات نیوز لەوێ بە 3 کەسمان لەوێ بەشداریمان کردووە کە دەتوانم بڵێم کە جارێکی تر متمانە بوونی سەرۆکی ڕۆژنامەنووسانی وەرزشی جیهانمان بەدەستهێنایەوە لەوێ کە زۆر ڕێزی تایبەتیمان لەگیرا و هەروەها دەمێت دواتریش لە پەنۆرامای وەرزشەکانی هەواڵە وەرزشەکانی سەعات 11دا کە پەیامی ڤیدۆیی سەرۆکی ڕۆژنامەنووسانی وەرزشی جیهان بۆ پیرۆزبایی لە ڕۆژنامەنووسانی وەرزشی کوردستان کە بۆ یەکەم جارە پەیامێکی ڤیدۆیی ناردۆ پیرۆزبایی ڕۆژنامەنووسانی وەرزشی کوردستان دەکات خۆشبەختانە لە ڕێی کورسات نیوز بڵاوی دەکەینەوە میدیاکانی تریش سربەستن لەوەی کە ئەو ڤیدۆیە بنبرن لای خۆیان بڵاوی بکەن چونکە پیرۆزباییە لە عامی ڕۆژنامەنووسانی وەرزشی جیهان ئەمە بابەتێک ئەوە بەنسبەت ئەوەی تریش کە دەتوانم بڵم کە بۆ خەڵکی وەرچەرخان لەگەڵ کاکداروانە بەڕاستی ئێمە هاتین ڕاوێژێکمان گوتمان کاکداروانی ئێمە تا ئێستەوەی کە بووە بۆ ڕووماڵکردنی چالاکی جیهانەکان ئێمە شیکەرەوەکانی خۆمانمان هێناوە ئێمە دەبینین بۆ نمونە لە کەناڵێکی گەورەی و بین سپۆرتە زۆر ئاسایی دەچێت ئەفسانەیەک یاخود یاریزانێکی کۆنی وڵاتێکی تر دەهێنێ و بە متەرجمەوە با بڵین شیکاری یاریەکانی بۆ دەکات ئێمە پێشتر ئێمە لە پێشتر لە ڕێی سکایپەوە دەیان ئەستێرەی گەورەی جیهانی شیکاری بۆ کردوین ڕاهێنەران ڕۆژنامەنووسان بیرمان لەوە کردووە کە
دەروانەکە چی بکەین لەڕێ ئەو پەیوەندانەی کە هەمانە کە پەیوەندیمان کرد بە ڕاهێنەرێکی نێودوڵەتی بەرازیلی کە دەتوانم بڵم لە کاتی خۆیدا کە ڕاهێنەری ڕۆناڵدۆی دیاردەوە لە تەزەبێگەشتوانی بەرازیل ڕاهێنەری ڕۆبرتۆ کارلۆس بووە ڕاهێنەری 5 هەڵبژاردەی جیهانی بووە لە کیشوەری ئەفریقا و ئەمریکا و لە یەکەم ڕاهێنەری بەرازیلیش بۆ لە خولی بەریتانیای گەورەکە ڕاهێنەرێتی کردووە لە هەمان کادا مساعد مدربێکی ڕیال مەدرید یاریدەری پێشووی ینی ڕیال مەدرید کە لە سەردەمی با بڵێن هەموو ئەستێرەکانی مێژووی ڕیال مەدریددا کە دەکە کۆی کەیتەوە لەو ئەستێرانە پێک هاتوون لە 1970 زیدان و فیگۆ بێکهام و لەو ستافە بۆ کاری کردووە کاتێک ئێمە پێشنیاری ئەمەمان بۆ کرد ئەو بە ئێمەی ودوتی بەڕاستی عراق زۆنێکی مەترسیدارە ئێمە چۆن ڕووکەین ئەم وڵاتەیەوە بەڵام ئێمە پیشەیبوونی خۆمان بۆ سەمان ئێمە بازەکانی خۆمان بۆ ناردن لەکوێ ڕووماڵمان کردووە ڕاستەخۆ کاتێک کە هاتنی ئێرە و لەگەڵ بەڕێوەبەری گشتی دەستگای میدیای کورساتی تا دانیشتن وتین ئەم ناوچەی ئێوە ناوچەیەک بۆ بەڵام ئێمە لە ڕێی ئەم گەنجانەوە یانی متمانەمان پێکردون هاتوین بۆ ئەم وڵاتەیەوە بەڕاستی ئێستا دەزانین کە کوردستان شارێکی هەیە بە ناوی سلێمانی زۆر بەدڵنیاییەوە کاتێک کە من دوێنێ شەو ڕاهێنەرە بەرازیلەکە نامی بۆ ناردمەوە دەچم بۆ سەردانی کە سوکارم دەکەم ڤیدۆکانی سلێمانی پێنیشانداون کە دەڵم لە عێراقدا شارێکی بەم ئارامی ئەگەر لە داهاتوودا بەرنامە و پلانتان هەبوو سەردانی ئەم شار بکەن بۆ گەشت و گوزار لە ڕووی بزەبت لە ڕووی گەشت و گوزاری شۆزە بە هەمان شێوە بە ڕاهێنەری ئیسپانیاکە جا منم پرسیارە دواتر لە کاکدارەوانیش یەکەم فیدباکە ناوخۆیەکان لەسەر ڕووماڵکردنی مۆندیال کە وەک بینیمان بە شێوەیەکی سەرنجڕاکێش ستۆدیۆیەکی سەرنجڕاکێش ڕووماڵێکی زۆر باشتان کرد فیدباکە ناوخۆیەکان بۆ ئێوە چی بوو لە چ ئاستێکدا بە پێویست خۆی ناکرێت ئێمە وەسفی ئیشەکانی خۆمان بەڵام ئەوە ڕاستیە پێویستەکە بوترێت لە ئاستی بەڵام ئەوەی کە هەیە دەتوانم بڵێم لە ڕووی ستۆدیۆ لە ڕووی شیکاریەوە لە ڕووی کەسانەی کە شیکاریان بۆی بەکردووە کارێکی جیاوازترمان لە میدیاکانی تر کردووە لەوانەیە هەر ئەوەندە بەزێ بڵێم دواتر لەوانەیە خۆتانەگە پرسنەوە بەدڵنیای خەڵکیش ئەوەی بینیوە هەر کەسە بینێ وەک چۆن پێشتر هەمیشە وەرشی کورسانی جیاوازتر بووە لە مۆندیالدا دەتوان بڵێم بە چەند هێندە جیاوازتر دەرکەوتین ئینشاءالله کاک دارەوان دەمەوێت هەمان پرسیاری کاکسوارە لە تۆشکەم فیدباکە دەرەکیەکان و با بڵێن نێودەوڵەتیەکان سەبارەت بۆ ڕووماڵی کە جەنابەت بە تایبەت وەکو مۆندیال وەک باست کرد کە تاکە میدیای کوردی بوون توانیتان لە ناو یاریگادا وەکو تیڤی تایپی تیڤی ئەو بتوانن ڕووماڵ بکەن کاردانەوەکە ناخود با بڵێن فیدباکەکان چۆن من بۆ هاتەوە من نامێ من پێ هەڵدانێک بێ وەکو کاکسوارەش باسی کرد پێ هەڵدانێک بێ بۆ جەنابەت بۆ کارەکان بەڵامەوەی کە دەیبینین ئێستا وای لاتۆ سوشال میدیا تەواو قەرارەیە لەسەر کەسایەتی و کەسە و هەروەها ئەو کەناڵە و ئەو لەو ڕۆوە ئەوەی کە دەیبینم باڵین فیدباکێکی زۆر باشیێتەوە بۆ کارەکانی تۆ بۆ ئەو کارانی کە لە کورسات نیوز کردوتە فیدباکەکان لە ئاستی پێویستدا بۆ یاخود با بڵین لە جێ ئەو ماندووبوونە بووە کە کورسات نیوز بەشی وەرزش کردوێتی کاگدەڕوان ئەگەر قسەش نەکا وەڵامی کورسات هەر سەری شاشەکە خۆت تێگەیتەوە وەڵامەکە وەرەگریتەوە ئەو هەموو مایکەی کورسات لەبەردەمەوە هەموو ئەستێرەی خۆی وەڵامە سێ مایکیلەیەکی کیان مایکی کورساتە وەڵاهی ئەمێ بڵێم لە ینی اتحادی فەڕەنسی یەکی تۆپی فەڕەنسا ینی هەمیشە وتویانە ئێمە هیچ جیاوازیەک ناکەین لە نێوان دەستگای میدیای کورسات و دەستگاکانی خۆمان چونکە پیشەیانە هەواڵەکانی فەڕەنسا و کۆی وڵاتانێکی گواستکەوتەوە ئەمە لەلایەک لەلایەکەوە لە قەتار کاتێک یاریزانەکان ڕایانیان نەکرد ئەنتوان کریزمان یاریزانی هەڵبژاردەی فەڕەنسا کاتی ڕایانەکان لە هەموو میدیاکان هات دەستی کردە من و سڵاوی کرد ینی یاریزانێکی لەو جۆرە ئەمە لەلایەکەوە ڕۆژنامە نووسەکان خۆیان ئەڵێن ئەوەی کە ئێمەیەکەین تۆش کردوتە سەرباری ئەوەی کە یاریزانی کورد لە ناو یانەکانی ئەوروپا نیە سەرباری ئەوەی کە عێراق لە مۆندیال نەبووە بەڵام ئەوەی کە ئەڵێن ئەوەی کە ئێمە ئەیکەین ئێوەش وەکو دەستگاکە کردوتانە خۆیان زۆر دڵخۆشن بەوەی کە لە هەر یاریگا و لە هەر شوێنێک بن ئێمەشی لین بۆ نمونە پەیامنێرەکانی بی ئینسپۆرت چەندین پەیامنێریان هەیە لە شوێنە جیاوازەکانی یاریگاکانی ئەوروپا من ڕۆژێک لە فەڕەنسا بووم ڕۆژێک چوومەتە ئیسپانیا و ڕۆژێک چوومەتە وڵاتێکی کە هەموو ئەوانە ئەڵێن ینی ئەوەی کە کورسادێکە بە تیمێکی دەگمانەوەی کە ئێمە باسیەکەین کاڵین وەکو ڕۆژنامەنووسێکی کورد باسی کەمکردنەوەی کورد نییە بڵین کە ئێمە واو گەشتوینەتەوە ئاستەکە ئێمە دانمان پیا بنجێ بەو شێ بەڵام وەکو میدیایەکی وەرزشی کوردی کە تاکە میدیای کوردیە لە بواری وەرزشیە لە ئەوروپا بتوانێت ڕووماڵەکان بکات و هەروە لە مۆندیالی شاوەک باست کرد ئەمە شتێکی دڵخۆشکەرە بۆ ئێمە ئەمە لەلایەکی کەشەوە لە سوشیال میدیا ئەمەی کە لە خۆم لە جامی جیهانی بینیم سەرنجڕاکێش بوو ینی بابەتمان بڵاوە کردەوە لە سوشیال میدیا زیاتر لە ملیۆن بینەری هەبوو ملیۆنێک و 500,000 هەر بابەتێکمان بڵاو کردبوویەوە ئەنود ئەو 2 ملیۆن بەسەبەتەوە مامۆستا سوارە هەنێکا دەیوت فەیسبوک ئەم فترە گرتوێتی بە تۆوە هەموو هینەکان هاتنەوە سەر ئێمە ئەمەوێت ئەمانە بە ویژدانەوە باس بکەم کە
ئەمە بەچی کراوە ئەمە خۆم نەمتوانێ بیکەم لە پشتی کامێرەوە ئەژینی لێبووە لە ئەوروپا ئەبێ سپاسی بکەم و ئەبێ سپاسێکی تایبەتی بەڕێوەبەر و ئیدارەی دەستگای میدیایی کورسات بکەم کە دەستکراوە بوون و سپاسێکی زۆری برای بەڕێزم مامۆستا سوارە بکەم کە وەکو سەربازی ون لەوێەوە توانای مرۆڤ متحدیدە لەگەڵ ئەو برادرانەمان لە بەشی وەرزش کە هەمویان لەبەروی ئیشەکانی ئێمە جوانتر بێ لە ئەوروپا لەسەر لە کاتی خۆیان ئەبورن کاتی خۆیان ئێن بە ئێمەمانان بۆ ئەوەی کە ئیشەکان بە جوانترین شێوە بڕاتە خزمەتی بینەرەوە ئەمانە هەمووی کراوە بەڕاستی کە جێگەی دەستخۆشیە. جا من حەزمە کرد بابەتەکە و نەگەرمەوەندە بابەتێکی خۆشە بتوانین زۆر باسی بکەین منە مەوێت پلان و بەرنامەی ئێوە بۆ ساڵی نوێ گەر بزان بە کورتی بێگەر لە ماوەی نی خولەکە بەهرێکتان باسی بکەن پلانەکانی تۆ وەک پامنێرێک چی دەبێت هەروەها بەرنامە و پرۆژەی بەشی وەرزشی کورسات نیوز چی دەبێت بۆ ساڵی نوێ ئێمە بەدڵنیاییەوە سپاس بۆ ئیداری کورسات کە ستۆدیکی تایبەت ئێمە دروستکردین لەوە دەست پێ دەکەین چکە ماوەیەکی زۆر بە گۆڕانکاری نەکرابوو هەروەها بەردەوامی لە ڕێی پەیوەندی هەم ناوخۆیەکان پەیوەندی جیانەکانیشمانەوە کە بەڕاستی ڕووماڵکردنی هەم کارەکان کاکدارەوان بەردەوامی لە پەیوەندیدان کە بتوانین ئەستێرەکان باشتر بە میدیای کوردی بناسێنین هەروە هەنگاوی گرۆتر بنین و بە تایبەت بە ڕووماڵکردنی چاڵێکی ناوخۆیەکان زیاتر کاکدارەوانجا نابێت هەنێ پلان هەیە نەگۆڕە و هەنێکیشی ینی شایستەی گۆڕانکاریە ئەوانی کە نەگۆڕن مەسەن چامپیۆنز لیگ ساڵانە دەکرێت ئەبێ بەردەوام لەگەڵی بڕۆی ئەوە زیاتر لە جاران و بە نوێگەریەکی نوێەوە چامپیۆنز لیگ و یاریە گرنگەکان لە ناو خولە ئەوروپیەکان و هەر پاڵەوانێتێکیش بکرێت بەدەل لە تۆپی پێ تۆپی سەرمێزە و تێنسی ئەرزیە هەر جۆرە وەرشێکی و هەر پاڵەوانێتیشکە بکرێت کە بینەر سێری بکات و بینەری کورد عاشقی بێت ئێمە بەدڵنیایەوە زۆر باشە زۆر سپاس بۆ هەردووکتان جەناب سوارە کەریم سەرپەرشتیاری دیسکی وەرزشی کورسات نیوز هەروەها داروان حاجی حامید پەیامنەری وەرزشی ئەوروپای کورسات نیوز سپاس بۆ ئامادەبوونتان سپاس بۆ ڕوونکردنەکانتان سەرکەوتوو بن لەشتان ساغ بێت.